معاش کووە معاش پێم بڵێ 250 تەبع پێیە. لەگەڵ ژمارەیەک ژینگە پارێز و کرێکاری کۆمپانیای پاکەرەوە قسە دەکەم. باسی ڕۆژی جیهانی کرێکاران و بژێوی ژیانیان دەخەنە ڕوو. دەڵێن لەم ڕۆژەدا کە جژنیانە هیچ مافێکیان نییە و دڵخۆش نین. ئێمە شەکەمان لەسەر جادەیە ئێسێمە پێش ڕەڤەزان بەیانیان ساعت حەوت هاتین بۆ 11 ڕۆیشتینەوە یەک هاتینەوە بۆ 3-4 بۆ جارێ بۆ 3:30 بۆ 4 هەموو ڕۆژێ ئێمە دەرەچین بۆیش لە هەفتەیەکان یەک ڕۆژ ئیسراحەتمانێ ئەویش جومعەیە بەنیسبەت معاشیش و معاشەکەش دوو مانگ جارە معاشێن بە ناشکوری نەبێ وەڵا بەشی حەج ناکە نەبەخوا بەش ناکە. ئێستا من خۆم خاوەنی دوو مناڵم بەو قورانە بەش ناکە مانگی 300,000 بەشیەکە من معاشەکەی بەشی هیچ ناکە خۆم قەرزاری دوکان و بازاری هەڵا بجەم معاش بەشمان ناکە کاک من خۆم ئەوەتا گەنجێکم 250 پێ نییە ئەتە دڵ بەچی خۆشکی دڵ بەم ژیانە ئەوەتا هەمووی کرێکارەکان بگەڕە بزانن 250 تەبعیان پێیە پێیان نییە هەمووی کریا چییە کاک. نوێنەری کۆمپانیای بیڤان کە ئەرکی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکی سنووری پارێزگای هەڵەبجەیە دەڵێت حکوومەت شایستە دارایەکانیان پێنادات بۆیان دێکات موچەی کرێکارەکانیان دوا دەکەوێت یان لەسەر گیرفانی خۆیان پێیان دەدەن. لە ڕاستیدا ئەگەر بێت و ئێمە حکوومەت ئەو پارەیە بە تەواوەتی بگەێنێتە دەستی کۆمپانیاکان بڕوا ناکەم هیچ بەرپرسێکی کۆمپانیایە هیچ کێشەیەکی هەبێت لەو ڕوویەوە بەڵام ئێمە خەلەلەکە لە سەرروو خۆیەتی ئەو عەقدەیە کە ئەکرێ کۆمپانیاکە بەڵام لەخوا بەزیابێ ئەوەی کە باشە یعنی لە هەڵەبجا هیچ گرفتێکی وانە بڵێ معاشەکان دواکەوێ هەنێ ڕۆژ هەموو مانگای هەفتەیە دواکەوێ دەڕۆژێ دواکەوێ بەڵام ئەویش ئەگەڕێتەوە بۆ سەرروو خۆی بەرپرسی کۆمپانیاکە لەبەرەوەی ئەو پارەی بۆ سەرف ناکرێت زام هەتا ئێستا 3 سلفە 4 سلفە وەرنەگیراوە لە کۆمپانیا بەرپرسی کۆمپانیا لە حسابی خۆی پارێ بە کرێکارەکان تەوزیع ئەکات. ئەو کرێکارانە دەڵێن موچەکانیان بەشی بژێوی ژیانیان ناکات و هەموو ڕۆژێک دەبێت کار بکەن. لە هەرێمی کوردستان کرێکاران چینێکی چەساون و هیچ دەستەبەرێکی کۆمەڵایەتیان نییە. ئەم ساڵیش تایبەت بە ڕۆژی جیهانی کرێکاران هیچ ڕێوڕسمێک لە هەڵەبجە ئەنجام نەدرا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.